ئەم کەسانە ستافی فیلمی سینەمایی کوردی سفرنۆن کە دێنە هۆڵی ڕاگەاندنی فیلمەکەیان. فیلمی سفرنۆ باز لە تاوانێکی دژ بە مرۆڤایەتی گەورەی جیهانی دەکات، ئەویش بازرگانیکردن و مامەڵەکردنە بە ئەندامەکانی جەستەی مرۆڤەوە. ڕەنگە بەزەبت نەتوانم ینی لەبەری ئەو ڕقەمە پەیوەندی بە ینی بە کۆی گشتی فیلمەکەەوە هەیە بە سینناروی فیلمەکەەوە لە ماوەیەک دو هەفتەی تر وردەوردەی ترکەش بەبێ ڕقەمی سفرنۆ ناوی فیلمەکە بۆچی سفرنۆیە. بەڵام ئەم فیلمە هەنگاوێکی ینی تۆزێ هەنگاوێکی تازەیە لەبەروی ژانری فیلمەکە فەرقی هەیە، ژانرێکی باز لە کوشتن و تاوان و هەندێک تاوانی نهێنیە کات، لەبەرەوە سفرنۆکەش پەیوەندی بەوە هەیە. فیلمەکە لە سەدا 12 وێنەی گیراوە و بڕیارە تاوەکو سەرەتای مانگی ئۆکتۆبەر کاری وێنەگرتنی تاو بێت و فیلمەکە هەنگاوەکانی بەرەو کۆتایی بڕوات. فیلمەکە خۆشبەختانە لە سایە تقریبان 12 فیلمەکە تەواو بۆ وێنەگرتنی یەکەم ڕیکۆردمان لە دوکانەوە بوو، تقریبان هەفتەیەک لە وێنەگرتنمان هەبوو. هاتینەوە ناو شار لە هەنێ شوێنی جیاواز چەند وێنەیەکمانەیە، پاشان قورساییەکەی کە ئەخیری فیلمەکەیە زۆربەی فیلمەکەیە ئێمە لۆکیشنێکمان دروست دیزاین کردوتەوە، دروستمان کردووە لە معمەلی جگەرەکە. فیلمی سینەمایی کوردی سفرنۆ لە دەرهێنانی بەختیار فەتاح و سامان جەلالە و هەریەکە لە شوان ئەتوف و مایر حەسەن و سیروان جەمال و چریکە عەبەرەش و ژاڵە ڕەسوڵ و بێساران جەسیم ڕۆڵیان لە فیلمەکەدا گێڕاوە و سامان جەلالیش کاری وێنەگرتنی بۆ کردووە. چریکە عەبەرەش یەکێکە لە ئەکتەرەکانی فیلمەکە و باز لە ڕۆڵەکەی دەکات. ڕۆڵەکەی من ڕۆڵێکی زۆر جیاوازە لە هەموو ئیشانی بکە پێشتر کردومە. ناتوانم ناوەڕێکی ئیشەکە بڵێم کە باسی چیەکە، بەڵام ئەوە نێتوانم بڵێم کە ئیشێکی زۆر جیاوازە، کارکتەرەکان تیا زۆر جیاواز دەرەکەون، وەکو ژاندی فیلم حتا بۆ وڵاتە عەرێبەکانیش ئەم تایپە قورسە کە ئێمە توانیمانە ئەم ئیشە بکەین. من سوپاسی کاک بەختیارەوانەکەم کە منیان هەڵبژاردووە و ڕۆڵی سەرەکی لە ئیشەکەیە کە باز لە معاناتی ژوورە داخراوەکانەکە کە چیتیا ڕۆئەیە تینی عامی خەڵک نییە، هەر ئەمەشەوەکە کە کاستی ئەکتەرەکان کەمین لە بەرەوەی ئیشەکە زۆر قورسە و تاقەیەکی ئێجگار زۆریشی ئەوێت. جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش پشتیوانی خۆی بۆ فیلمە سینەماییەکە و فیلمی سینەمایی کوردی دەربڕی. بۆیە من گەشببینم چکەن بینیومە بەبێ ئەو پشتیوانەی کە مستحق بوونە خۆیان بە توانای خۆیان بە خیبەی خۆیان بە ئیمکانەتی خۆیان توانیویانە بەرەبەرە بناغەیەکدا بنن بۆ بە پیشەکردنی سینەما لە کوردستان. و منیش وعدتانە دەمێ پشتیوانتانە بم، هاوکارتانە بم، ڕەنگ بێ نەتوانم هەموو مشکلەکانتان چارەسەر بکەم، بەڵام هەموو ئامانجێک بە هەنگاوێک دەست پێەکە و ئەمڕۆ هەنگاوێکی گرنگمان ڕاگەیاندووە و من دڵنیام بەو خیبرەی کە هەمانە لەم وڵاتە، بەو خیبرەی کە هەمانە وەکو کورد لە دەرەوەی وڵاتەکەی خۆمان و بەو خیبرەی کە لە دەرەوەش هەیە ئێمە ئەتوانین ببین بە خاوەنی کۆمیسیۆنی فیلمی کوردستان و ئینشەڵڵا لە ماوەیەکی نزیکە لە بۆنەیەکی ئاوهایە ئەتوانین ئەو هەنگاوانە بۆ دروستکردنی ئەو کۆمیسیۆنە ڕاگەیەنین بە پشتیوانی ئێوە و بە پشتیوانی بازاڕی خۆماڵی و بە پشتیوانی سیاسیەکانمان و بە پشتیوانی هونەرمەندەکانمان و بە پشتیوانی کۆمەڵگەی خۆمان. و بەرهەمێنانی فیلمی سینەمایی کوردی لەم ساڵانەی دواییدا هەنگاوێکە بۆ بەرەو پێشبردننی فیلمی سینەمایی کوردی و دروستکردنی ئەکتەری سینەمایی. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.